دوکانەکان دوکانەکەم لا بلێن مۆڵە نێزیی ساڵەکە ئەوە سوتایە ئەوە بەڵگەکانم هەموو لە دەستما ئەوە هەموو لە دەستمە نێزیی باشە زەفتەری مادم سوتایە ئێساکە داوای وە دەکەم مەسەرەن قەرەبوو بکرێمەوە ئەوانە لە سولعەکەی پێیان هاشتە سەد پێی دەرێ بە خۆت دەی بێکردمان ئەمە سوڵ لەگە دەکەن. سرعەکەش کووە مەسەلاتون لۆ نمونە با 1000 دینار ستا دەرە 50 دینار دێنێ یعنی داوا لە حکوومەتی دەکەم حکوومەت بەخۆی بێتن ئەگەر نا زۆر شتی ئەم دەیکەم دام نایە بە خۆم بستێنم چونکە قەردارم لەسەر و ماڵی پارەکی زۆر قەردارم لەو بشێ زەفتەری پێ زەفتەر خۆم نییە ئەو کەیدی هەمووی بازاریە ڕۆژانە تەلەفۆم لۆ دەکرێت لە بۆ قەردەکان کاکا من باشە زەفتەری زەرە لەم کردی ئەوە بەڵگەکانم هەموو پێەیە ئەوە نزیکی ساڵەکە هاچی محکەمەی دەکەین ئەوانە بە کێسەکەی قشمەری بە کێسەکەی دەکەن هەموو ڕۆژ عاشتێکمان لۆدرینەوە ئەو سێ عاکم بگۆڕێ تا ئێسا و قەزیێمە نەچۆ پێش عاکمی ئەوە نێزیکی ساڵەکە سێ هەفتەیە ئەمە هاتووی دەکەن دەرن لە داواکاری گشتیە دەچینە داواکاری گشتی دەرنەوە لە پێش عاکمی دەچنەکەن عاکمی دەرێ لە مەرکەزیە ئەو بینەبەردەیە کە بەمە دەکەن ئەمە نازانین تێناگەن ئەو کابرایە دەستڕۆیشتووە دەرن شریکی ئەوەیە بالەبەر ئەوەکانن مەسوولەکانن ئەلاساز ئەم لۆشم نییە بچمە ژۆرە دەبی بچی داوای خۆ ڕشکەوە تو داوا لە سەمە تەنزیل کرا دەرێ لە هۆ کارچێ مەسەلەن بەس قەرەبووی توش ناکەنەوە لە بەوەی ئەتو توێ سەر کەناڵەکان و شکایەت لەمە کردەمە قەرەبووی تو نادێنەوە.